بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕوانی لایەنە سیاسیەکانن بۆ ئەوی بگەنە سازان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم. لە ئەگەری نەسازانی لایەنەکانیشدا پێویستە ئەو لایەنانەی کە دەیانەوێت هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بکرێت لە نیوە زیاتری دەنگی پەرلەمان بەدەست بهێنن، بۆ ئەمەش دەبێت دەنگی 56 پەرلەمانتار کۆبکەنەوە. ناتوانرێ هیچ ئیرادێک لە دەرەوەی پەرلەمان ئیرادەی پەرلەمانی پەک بخا. دانیشتنی 23 حوزەیرانی پەرلەمانی کوردستان دانیشتنێکی جیاواز بوو بە بەراورد بە دانیشتنەکانی 23 ساڵەی تەمەنی پەرلەمانی کوردستان، چونکە بۆ یەکەم جار بڕیارێک درا کە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان تێیدا بەشدار نەبوو. بەڵام ئەوەی لە ڕێگەی پەرلەماندایە کۆبوونەوەیکی تری پەرلەمانە بۆ خوێندنەوەی دووەمی پرۆژە یاساکانی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و پەسەندکردنی. لە 23 حوزەیراندا فراکسیۆنی گۆڕان و یەکێتی و یەکگرتوو، کۆمەڵ و شیوعی و بزوتنەوەی ئیسلامی و ئەندامێکی مەسیحیەکان توانیان 56 کورسی تێپەڕێنن و نیسابی یاسایی دانیشتنەکە تەواو بکەن. ئەو پرسیارەی لە ئێستادا دروست بووە ئەوەیە کە ئایا گەر دانیشتنی دووەم ئەنجام بدرێت فراکسیۆنەکان دەتوانن نیسابی یاسایی تەواو بکەن یان نا. بەپێی ئەو زانیاریانەی دەست NRT کەوتووە تا ئێستا ئەوەی دڵنیا بووەتەوە کە بەشداری دانیشتنی پەرلەمان دەکەن گەر خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکانی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی ئەنجام بدەن 51 پەرلەمانتارن بەم شێوەیە: گۆڕان 24 پەرلەمانتار، یەکێتی 18 پەرلەمانتار، کۆمەڵ 6 پەرلەمانتار، شیوعی 1 پەرلەمانتار، بزوتنەوەی ئیسلامی 1 پەرلەمانتار، کۆتای مەسیحی 1 پەرلەمانتار. کەواتە ئەم پەرلەمانتارانە تەنها 5 کورسیان پێویستە بۆ ئەوەی نیسابی یاسایی دانیشتنی پەرلەمان تەواو بکەن و پرۆژە یاسای هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی پەسەند بکەن. دەمێنێتەوە سەر مووقیفی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە 10 کورسی هەیە لە پەرلەماندا کە ئەوانیش دابەش بوون بەسەر دوو بەرەدا. بەتایبەت پەرلەمانتارانی ناوچەی بادینان کەوا باز دەکرێت هەندێکشان ڕەنگە ئامادەی دانیشتنەکەی پەرلەمان نەبن. بەڵام لە کۆتاییدا ئەگەر تەنانەت 5 پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی لە کۆی 10 پەرلەمانتارەکە بەشداری بکەن، ئەوە نیسابی یاسایی تەواو دەبێت و هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی یەکلاییکەرەوە دەبێت.